لهرمی کردستان هیچ زندانك نییە کە بولانی نێودوڵەتی نەبی سەردانی بکات. ئێمە تەنها لە سجنی محەتە لە هەولێر لە ساڵی 2000 هیچ زیندانێک چونکە من هەستم بە شتێکی وا کردووە لە سەرەتا کچەکان تاوتت هەندێک جار کەیسێک یان یەک نمونە یعنی دەبێت بە عمومی یعنی گشتاندنی بۆ دەکرێت بۆ هەموو هەرێمی کوردستان. یعنی ئەگەر حاڵەتێکیش هەبێت دوجار پێشەرکردنی مافی مرۆڤ نییە واتاکەیەوە نییە لە هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە داوای ئەو حالەتەمان کردو زۆر جار داوایان لەکەین تکایەکەین بەوەی ئێمە بتوانین یارمەتی دەربین چونکە لە هەرێمی کوردستان حکوومەتێکت هەیە کە حەزەکە تعاملی دەولی بکە. لە عێراق زوو بەدەهان راپۆر دەردەچێت هەر کەس وەڵامیشی ناداتەوە بۆی گرنگ نییە لە بەغدا سەدان ممکنە لەیان هەبێت یان سجنی سڕی من ناتوانم لەم سجنی سڕی زندان هەیە لە بەغدا کە بۆ نەتەوەی گرتوەکان لایەنەکانێت ناتوانن سەردانی بکەن. هەرێمی کوردستان تەنها لە سجنی محەتەی هەولێر 2013 56 جار UN سەردانی کردو لە مخاماوی ساڵێکدا. بۆیە ئێمە نە زندانی نەهێنیمان هەیە و نە زندانێکە لە هەرێمی کوردستان یان چاکسازیەکە لە هەرێمی کوردستان کە بولانی نێودوڵەتی نەبێت سەردانی بکات.